لە کاتێکدا بەپێی یاسای بودجەی عێراق هەرێم پابەند بووە بە ڕادازکردنی نەود لە ڕێگەی سۆمە و گەڕانەوەی بەشێک لە داهاتی ناوخۆ، بەڵام هەرێم ناوێت خاڵەکانی یاسای بودجە جێبەجێ بکات. ئێستاش ئەو ڕێکەوتنەی هاتۆتە پێش هەر هەمان داواکاریەکانی پێشووە کە عێراق هەیەتی و هەرێم ناچێتە ژێرباری. ئەو پارێش کە عێراق بۆ موچە تا ئێستا نردوێتی دەوترێت بە تکا بووە یان بە قەرز و سلفە. حکوومەتی عێراقی ئیتر گەیشتوتە قۆناغێک لەگەڵ هەرێمە بەڕاستی ئێوێ حساباتی لەگەڵا بکات. تا ئیسا پێچە بەشی زۆری هەنێکی جار بە سلفە وەریگرتووە، هەنێک جار بە قەرز وەریگرتووە، هەنێک جار ئیتر مراعاتی کراوە بە جۆرێ لە جۆرەکان هەرێم پەنای بردوتە بەر دەوڵەتێکی ئیقلیمی وڵاتێکی گەورەی نێودەوڵەتی بۆی ئیشەکانی بڕوە، بەڵام هەمووی بەڕێکردن بۆ یانی ئەمە لەسەر قاعدەیەکی کۆنگریتی بتەو ئیتفاقی لەگەڵ حکوومەتی عێراقیە نەکردووە. بۆیە ئێستاش هەر ئێوێ بۆ شێوازە بڕوە، بەڵام عێراق ئیتر ئەوە لەگەڵ یا گەیشتۆتە کۆتایی بە تایبەتی کە ئێستا ئەوەی ئەو پشتی پێبەستوە بەشێک لەو هێزانێک کە ئەو پشتی پێبەستووە ئێستا لەگەڵ هەرێمانین و فشار ناخەنە سەر حکوومەتی عێراقی سەرڕای ئەوەی کە خۆی دەنگی لەسەر بوجە داوە. حکوومەتی عێراقیش بەڕاستی لەگەڵ ئەمە ماڵتەلەی هەرێما ڕۆشتووە، زۆر مراعاتی کردووە، ساڵێک نادوان ناسیانە بخۆ دەزانین لە 2015 قەیرانە تقریبا دروست بووە دوای هاتنی داعش و ئەوانە. هەرێم دەسیدەسی بە عێراق و موچەخۆرانی هەرێمیش دەکات. ئەوەی هەرێم دەیکات دەوترێت کاتکوشتنە و هیچ کەس نازانێت کاربەدەستانی هەرێم بەنیازی چین. بەتەمای حکوومەتی هەرێم حکوومەتی عێراقی ئاوا ببێ لە ناو بچووک بێتەوە، نەمێنێ بۆ ئەوەی ئەم جارێکی تر دیسانەوە دەست بگرێتەوە بەسەر قوتی سەرزەوی و ژێرزەوی ئەم خەڵکەیە. حکوومەتی هەرێمی کوردستان زۆر زوڵم ئەکا لە موچەخۆرانی کە خۆی کردووە بە خاوەنیان و هیچیش نییە، خۆی کردووە بە باوکیان و ناتوانێت قوتیشیان بۆ دابین بکە، خۆی کردووە بە گەورەیان و ناتوانێت سەرپەرشتیشیان بکە. وا باشترە حکوومەتی هەرێمی کوردستان واز لەو بابەتە بێنێ، ڕێک بڵێ حکوومەتی عێراقی وەرە ئەمانەش وەکو فەرمانبەرەکانی خۆت بڕۆ موچەکەیان بۆ دابین کە بیان دەرەو هەر بیانویەکی حکوومەتی عێراقی هەیە بیبڕێ. حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم ئێستا بێ پشتیوانی ناخۆیی و هەرێمیە و عێراقیش هەموو ڕێگەکانی لێگرتووە و یەک ڕێگای بۆ هێشتۆتەوە، ئەویش خۆڕادەستکردنە. پرسیارێک هەیە، ئەویش ئەوەیە کە ئایا عێراق چۆن دەتوانێت لە بەرامبەر ڕادەستکردنی بەشێکی نەوت و داهاتی ناخۆی هەرێمدا موچە بودجە لەگەڵ بنزین و نەوت بۆ هەرێم دابین بکات. بەڵام هەرێم چەندین ساڵە تەواوی نەوت و داهاتی لایە و دەڵێت تەنانەت بەشی موچەش ناکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.